حقیقەتەکەی ئەمەیە ئەوەی کە وەزارەتی دارایی هەرێمەڵێ 10 تریلیۆن و 26 میلیارد دینار بۆ موچە سەرف کراوە لە ساڵی 2024 ئەوەی کە عێراق دەڵێ 10 تریلیۆن و 738 میلیارە ئەوەی کە دەوترێت تەخسیس 11 تریلیۆن و 500 میلیارە خەلەلی ئەم ژمارانەوە ئەوانەی نادیارە ئەلێرایە لە کۆی ئەو پارەی بۆ هەرێم هاتووە 10 تریلیۆن و 738 میلیار 725 میلیارد دیناری عێراق کە سەرفی کردووە بۆ ساڵی 2024 چۆتە ناو لێبڕینی لە سەتادەی خانەنشینی لەگەڵ باجی سەرموچە کە ئەمە عێراق دەیبڕێت واتە عێراق لەو 10 تریلیۆن و 738 میلیارە 725 میلیاری بڕی و خستوێتە سندوقی تەقاعودی عێراق هەرێم داوای ئەم پاراکە بەڵام بە ئاشکرا نەینووسیوە لە ڕوونکردنەوەکانیا تەوزیحی نەکردووە ئەم پارەیە عێراق دەڵێ من سەرفم کردووە لە مالیە بەڵام خستومەتە ناو سندوقی خانەنشینی بۆ و فەرمانبەرەی کە لە هەرێم بەیانی خانەنشین نەبێ و مافی هەیە لە سندوقی تەقاوتی عێراق پارەکەی وەرگرێ ئەمە نادیاری ئەو 725 میلیارە لێرایە هەرێم کە خۆی سندوقی خانەنشینی نییە ناتوانێت داوای ئەو پارەیە بکە ئەمە یەک دوو هاوتاکردنەکە عێراقی یا توخوا بۆی ڕوونبەونیە دوو کاتێک عێراق خۆی موچەدا خۆی لێبڕینی خانەنشینیش دەبڕێت پێشتر هەرێم بڕیوێتی نەیخستۆتە سندوقەوە دەوەرانی کردو و داوێتیەوە بە موچەوە هەرێمە زانێ ئەمە کێشەیە کە حەل نەبووە کە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقیش قەراری مەحکەمەی اتحادی هەیە ئەبێ جێبەجێ بکرێ بەڵێ بێ جێبەجێ بکرێ بەڵام ئەم قانونە تەجزیئە ناکرێ بەش ناکرێ بێیت خەڵک خانەنشین کەی بە 60 ساڵی بەڵام 12 موچەی نەدەیتێ لە کۆتاییە وەکو ئیکرامیەکەی کە دەیڵێن 6 موچەی بیتێ ناکرێتۆ سەربازی جێبەجێ نەکەی مەدەنی هاوتاکەی بۆی ئەو لیژنەیە کە هەیە و عێراقیش دەڵێ هێشتا کارەکانی تەواو نەکردووە بەڵێ تەخیر بووە دەبوو چاوەڕێ بکەن ئێمە بە عێراقمان وتووەمە قەراری مەحکەمەی اتحادیە بۆ جێبەجێی ناکەن بۆ هاوتاکردنەکە ئەڵێ لە 2024 هیچ تەخسیسێکی مالی بۆ هاوتاکردنی خانەنشینی بوونی نەبووە هەرێم بەتەنیا کردوێتی